بەڵێ کەمێک پێش ئێستا لە کافتریای ئەکواپارک لە پارێزگای سلێمانی بۆی تەقینی غازەوە ئاگرێک کەوتەوە. من ئێستا بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە هۆکاری ئاگرەکە و زیانەکانی دەچمە لای کاگاوبەش کە لە نێو کافتریاکە کار دەکات. کاگاوبەشم کاتت باش. جەنابتان بۆ پێی کە لە کافتریاکە کارەکەن هۆکاری کەوتنەوەی ئاگرەکە چی بوو وەکەیش بوو؟ وڵی تقریبا لای سعات و ئەنسە بوو بەبوونی بت لە غازەوە بوو. لە غازەکە سۆندەکەی بەربوو تێبەبوونی تینی گەرماوە بە بەقوەتیاڵی کێشا بوو ئاگرەکە کەوتەوە. لەو کاتەیە چەند کەس لە نێو کافتریاکە بوون کەس زیانی بەرکە و کەس برینار بوو؟ لەخوا بەزابێت کەس برینار نەبوو، شتێکی ئاواژ نەبوو، یان بڵێن زۆر گەورە بوو. زوو کاکی هەریق فریاکەوتن ئاگرەکەیان کوشاندەوە بە ئاسانی. نزیکی 6 نەفەر 7 نەفەر و زوو هەموویمانێنایە دەرەوە کارەباکەمان کوشاندەوە لەبەر هیچ ڕووداوی ڕوونات. و باسی وردەکاری و خازەمان بۆ کێکە کاگەڤیش وێنەکان بگوازێتەوە بۆی ئەم خازەوە بوو کاگاوە بەش ئاگرەکە کەوتن خازەوە بوو. ئەم خازە دانرابوو سۆندەکەی پێوە بوو کە گەرمە بیترەوە سۆندە یەک شێب زیاتر تینیەوە بە بەقوەتی هەڵیا و سۆندەکەی لێکردبوو و ئاگرەکەی بە بەقوەتی باش کردەوە سەقەکە. باشە کافتریاکە هەمووی سوتا و زیانی بەرکەوتووە. زیانەکانی ئێوە چی بوون؟ ئایا زیانی تەنیا زیانی مادی بوو یاخود چی بوو؟ وڵات تەنیا زیانی مادی بوو، شوشەکان تۆزە شکاون و ژوورەکەی خوارەوە گڕی گرتەوە هەرەوە نەبوو. تیمەکانی بەرگری شارستانی دەست بە جێگەشتە شوێنی ڕووداوەکە دەستخۆشیان لێکە ماڵیان ناوا بێت دەست بەچێ فریامان کەوت و ئاگرەکان کۆنتڕۆڵ کرد لەخوا بەسەر. ئەم شوێنانە ئێوە تا چەند شوێن مەرجی سەلامەتی تێدایە بۆی حاڵەتێکی ئەگەراوا بوو زوو فریا بکەون و نەهێڵن کارەساتەکە لەوە زیاتر گەورەتر بوو. بەڵێ تێشی دابوو، هەریقی تیا بوو، هەڵواسراوەکانی تیا بوو، بەڵام ئاگرەکە سەرەتاوە نە بەقوەت و خاسەکە بەقوەتی کۆنتڕۆڵی ناکرد. ئەژنا هەریقی تیا بوو ئێمەش نەمانەتوانی زوو بە خێرای بڕن هەریقەکە بخەینە سێ چونکە هەموو دەورمان شوشە بوو، ترسی زیانمانە و بەرخۆمان کەوت. دەست بەش کاگاوە باش خۆتان سەلامەت بن. زۆر سپاس. بەڵێ ئەمە کافتریای ئەکواپارکە بەو پێی کە ئێستا هێزانیەکانیش بەشێکیان گەشتونەتە ئێرە ڕێگە نادەن کە لە نزیکەوە تەسویری یاخود بچینە ناوە بۆی زیانەکان بزانین. بەڵام ئێستا تیمەکانی بەرگری شارستانی لێرەن بە زووی گەشتە شوێنی ڕووداوەکە تەنها زیانی مادی هەبووە، هیچ زیانێکی گیانی نەبووە. پاش چەند خولەکێک لاوەی کە ئاگرەکە کەوتۆتەوە تیمەکانی بەرگری شارستانی گەشتە شوێنی ڕووداوەکە و بە زووی توانرا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت. تەنیا کافتریاکە کە ئێرە کافتریایەکە بەیانیان دەکرێتەوە تاوەکو درەنگانێکی شەو هاوڵاتێکی زۆر سەردانیەکە تەنها بەهۆی تەقینی ئەو بتڵە غازە و گرگرتنی ئەو بتڵە غازەوە زیانی بەرکەوتووە، هیچ زیانێکی گیانی نەبووە. بەڵێ